میدیا ئەندازیارە و خوێندکاری پەرستاریە و هونەرمەندیشە. ئەو لە ماڵەوە کڵاوفەیسی کوردەواری خانمانە دروست دەکات. براندێکی هەیە و دەیەوێت پەرەی پێ بدات. میدیا حاجی میرزاییم، 27 ساڵمە، خەڵکی سنەم، تەحسیلاتم لیسانسە مهندسی عمرانم، ئایسە دانیشتووی تۆماخە پەرستارین دانشگا تاران. کارە هۆنەری کە دەستم پێ کردگا ئەلبەتە بە هاوکاری خۆشکم. پێم وابێ هەر لە مناڵیۆ چۆن دایکم کار دەستیە کرد، تۆنی ئەکرد، خەیاتیە کرد، چاومان بە کار دەستی عادەتی کرد و هەر پێمان خۆش بوو کە کارە هۆنەری بکەین. کارێک کڵاوفێس لە مەنتەقەی خۆمانە پێ ئەلبەتە ئەویش گێت کڵاوفێس لە موکریان و مەنتەقەگەل پاوە ناوگەلێک جیاوازتری هەست. ئەم کارە لە ئێرانە لە شیرازیشا مەردم ئستفادە ئەکەن، لە ناوچەی لۆڕستانیشا هەر ئستفادە ئەکەن، ئەلبەتە بە دەسماڵ سەرگەلێک جیاوازترە. من ئەلبەتە لە دەسماڵ سەرگەلیشە ئستفادەم کردگا. تایبەتی کە کارەکان من هەسی ئەم کارگەلە من حەزم کرد تۆزە فانتزی تر بێت. کارە جلکوردی جوانە وەلێ بۆ ئەوەی کە ناو سەنعەتە مۆدا بمێنێت لازمە کە ئەمیش پیشرەفت بکات، نە هەر ئەوەی کە بە سەبکێکە قەیم ئەیان کردگە بەری بمێنێت. لە شاییەکانە خۆمان کە هەمیشە جلوبەرگی کوردی ئەکەینە بەرمان، کڵاوفێسکەلێک کە بۆ خۆم دروستم ئەکرد تایبەتی بوو. ئەو حسەکە لە مەردم ئەمگر پێم خۆش بوو. کارگەلێک کە لە سەرمەوە بوو ئەوان نەیاندی و حەزم کرد کە ئەم کارە ئەدامە بەم. لە ئەوەڵ جاریش لە کڵاوفێس دەستم پێ کردەوە، هیوادارم بتوانم ئەدامێ بەم. براندەکەی میدیا لە بواری دروستکردنی کڵاوی سەرجلی کوردی خانمانە ناوی شامارانە. دەیەوێت بیکاتە براندێکی جیهانی. ناوی شاماران کە من هەڵم بژارگە بۆ براندێک کە گەرەکمە ئەدامێ بەم بۆ دوو نیەت بووگە. یەکەوەی کە شاماران مار کولەن لە فەرهەنگی کوردیا جێگەیەک تایبەتی بووگە. ئەوەی کە مار نمادە زایایی، نمادە بەرەکەت و نمادە سڵامەتە لە ناو کوردەواری. وە دووەمی ئەوەی کە بەخاتە خۆدە وشەی شاماران ئەفسانەیەکە کۆن لە کوردەواری کە نمادە ژنێک بووگە. ئەم ژنە تواو ڕاز و ڕامزگەلە هەستی زانیگە و شاماران تاجێک فۆقڵادە جوان بەسەریۆ بووگە. من چۆن کارم بە کڵاوفێس دەست پێ کردگە، حەزم کردگە کە هەر خانمێک هەر کچێک ئەم کارگەلە ئەنێتە سەری بە نمادێک شامارانە و خۆی بە جێگەی شاماران بووینێت. وەک کچە دەستڕەنگینێکی کورد دەستی پێکردووە، خەونیەوەیە کارەکەی سنوورەکان تێپەڕێنێت.